ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەزەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن دەم باش تەماشاوانی گەلێکی ژا گەلەی بخێر بین بەردەمای خوا بەرنامەیەکی خەڵی بێگومانی ڕژی تەوەرێمە تەوەرێکی گرنگە تەوەرێکە کو فعلا تبیا هەر تاکێکی لڤێ جوواکێ لڤەیەکی تێبگە گەلو چی بێتەکردن ji bo ku dengê deng deran di hilbijardan bi belaş neçe bi fîro neçe bi herwe neçe bêguman hilbijartin têne kirin li vê herêmê ev bu çendîn caran hilbijartin yên serokatiya herêmê yên parlemanî yên civatên parêzgehan hat nekirin ji bilê hilbijartinên ehzaban yên navxwayên ehzaban bêguman ew pirsekê de lê pirsa me dî lîd li ser hemû asan çi bêtekirin ji bo ku rêz li dengê deng derî bêtekirin demê ku kesek di xelek dengê xwe dine kesekê ew kes fi'len hilgirên wan çemkan be evên ku xelk bawerî pê heye bi rastaqîne xizmeta xelkî bike pabendî wan suzan be ku bi xelkî buraya giştî de ye ji ber ku rojekî ji rojan dihêt ev hemû suzêtî tomarkirîne di meciyê xelkî dan di ragihandan di çepemeniyan da rojek rojan dihête kereve pabendî suzên xwe neve bêguman dê kevite li ber rexneyên tundên xelkî çi bêtekirin rêzer eya xelkî bête girtin xelk reyên xwe dine kandîdên ehzaban an kandîdên serbixan her arasayekê din be aya ev kandîde pêwîst e çi biket ji bo ku xizmeta vê xelkî biket demê xelk dengê xwe dide serokê herêma Kurdistanê aya serokê herêma Kurdistanê fêrne pêwîst e serokê rastaqînê hemû herêma Kurdistanê hemû texên çînên herêma Kurdistanê be an ku hindek deveran efzaliyeta hindek deveran ser hindek deveran be efzaliyeta hizbekê ser hemû hizbên din be efzaliyeta dewroberên xwe ser hemû kesên din be bizabit parlamentar her wasa jî serokê hikûmetê serokê parlemanî heta endamên civatên mihafizatan jî dema dem jî de beraber jî da hêjin خليك تشاور هالبجارتنا بجيت قالوا بس هالبجارتنا وهدي شيء فلان كسي صحك البرنامج كي يتر خلاص يعني هالبجارتن في ويستر روشن بيريا كي جشجيره هالبجارتنا هبيت هالبجارتن بخمتا جوهرتنا سيستم كي كاو سيستم دلي خلكينا بويا بخمتا بيتر خدمت كرنا خلكي بيتر خدمت كرنا جرو ولاد بيتر صاديبونا بربسان خدمت كرنا خلكي يا بربسان نك بربس بتني خمخورو وداينامو وهالقينار برجواندين خو وبريكا خبيت ولا برزان شي بكرت باوي دنگي دنگدر لهالبجارنا كان ده بهدر ندري بيقوم على كردستان چندین هالبجارتن کراوه هالبجارتن مجالس محافظات هالبجارتن پارلمانی کردستان سروکاتی هرمی کردستان هالبجارتن لنا احزابکانیش بيقوم على مؤتمرات احزابکانیش هالبجارتن کراوه آیا تا چند اوانه که کاندیدن اوانه که خلق دنگیان بوده تا چند پابندی سوزکانی خویان بون پابندی بالانکانی خویان بون پابندی خدمت کردن رای گشتی بون پابندی او هم سوزو او هم بالینان بون که بخلق دوا که دنگی بوده بيقوم ام سوزان همي لمیجی خلق لذاکر خلق تومار کراون که او کسی سوز بخلق داو خلق لسر او سوزا او برنامه دنگی بوداو ده بخدمت خلق بکره زور جار گلی لوا شکل که او کسانی حالا بجیرن للا خلق او بتابتی اندامانی پارلمانی کردستان سروکاتی هرم حکومت پارلمان مجالسی محافظات حتی لنا احزابکانیشا کماله کاندید بو مکتب سیاسی سرکردتی بپی شوازی اداره کردن او حزبانه الان اوانه پابندی سوزی خویان نابن فعلا کسانی خمخوری راستقینی خلق کردستان نابن هری بو برجواندی خویان بو برجواندی تایبتی حزبی خوی بو برجواندی کسی خوی هيا الان سروکاتی هرم تنیا هندك افضليتي هندك ناوچه لسر هندك ناوچي ديكاره زيادتر پابندي پاراستني دوروبري نك فعلا سروكاتي كي راسقين هم خلقي كردستان به اندام برلمان نفسي شت سروكاتي حكومه نفسي شت احزاب كان نفسي شت مجالس محافظات نفسي شت هر وسا باسواكي كيستا خليك بطاقات بولوي كبي ناويان تمار بك مثلا لشارك يكو سليمان زيادتر لمليون كي دنگدري هي تايستا لوانه کمتر ل 20000 کسی شو ناویان بدو داچونی ناویان کرد به لتوماری دنگ دارن لهمو محافظات وایا حتى لمحافظات رابط بيت لموصل كمتر لصداش الخلقيان بجاري هالبجاردن كروا خلقش لهمان كادا بيوستا راي خلي بيوستا روشن بيري خلي تيجيشني خلي بو هالبجاردن چي به ايا هالبجاردن بس او صحك لبرنامج كسي بكي كجاري لجاران مرحبا لتو كدوا ان قصي كبري قدر كدوا توا عند بيت خلق روشن بيري كي جشجير هبه مثلا خلق هي تا بردام دنگ بحزب كدا وبدردام خوشي رخنا لو حزب هي ايا بو اما قلنا هي خلقك شنو كم كخوي ادامه بالثمانيه حزب هذا لدى صلاده يترجلي بشي كي زوري جلي لسر خويا به ايا حزب اوندا مقدسه كخلتي تماون بابند يم حزب وبيرو بروجرام يم حزب اما ورا كان ام حزب بن ياندا بيت خلق فعلا بدنج بكسك بدا بحزب بدا بلايني بدا كاملاينا فعلا خمخوري خلق به بابند جي بجي كردني برنامج سياسي كي به كبوراي گشتاش كلا كردوا بيگم برزام لسر ام تور لخدمتي سرنجو بوچونيه به برزام هیواله شهری سلیمان یکم پیوندی کاکیوا ام کاتب باش سرچاو دەست خۆشی بەرنامە لێ دەکەم بەڕای من تەورێکی جوانە جەڵبژار دووە
هیچ امتیازات لێک نبینن لە ڕووی حکوومەتەوە کە بتوانێت ڕۆلی سەرەکی بمێت بۆ دەنگدەران کە بتوانن دەنگی خۆیان بدەن بۆی بتوانن بەڵێ دایکی ئاواز لە شاری ئەو لێرەوە فەرموو کاتۆ باش سەر چاوم دەستخۆشی تەوەرەکە لێکم بەڕێز زۆر سپاس سپاس بۆ تۆش بەڕێزم تۆ بەنسبەتەوەی کەیفێت قسەیەکت بەڵێ ئەو قسەی لە منە هەیە من خۆم لایەنگری پارتیم بەڵام ڕخنە لە هیکە تۆزی دەنگی بەسکیتەوە دایکی ئاواز بڵێ بەڵێ من خۆم لایەنگری پارتیم ڕخنە لە پارتی ئەگرم بەڵێ لەبەرەوەی من تەنها جاوەکو جەنابەت فەرمووت ئەسڵحێکم لێ داوەتەوە بۆ پارتی هیچ شتێکی بۆ خەڵکەکە نەکردووە کو ئەو عالەمەی کە هەمووی ئەڵێن دەنگە دەین هەرێکی بە حزبێک دەنگە دەن حزبەکان زۆر کەس هەیە کە دەنگی داوە بە حزبێ زانیەتی و حزبە شتێکی بۆ بکە کەواتە ئەمەدەمیکی بوو نەکرا بۆ مجارەی دەنگی بۆ ئەدەی ئەین جارە دەنگی بۆ نادەم نەخۆم نەبنە ماڵم 6 نەفرم هەیە حەقی دەنگدانیان هەیە ئەو 6 نەفرە هیچی دەنگ نادا بەڵام لە خزم و کەسیشم پێیان متووە وتم ئەو وەزعەکەیە زۆر کەس هەیە دەنگ نادا ئێستا لەبەرەوەی پارتی غەدرێکی زۆری کردووە ئەوەی کە ئەڵێ غەدری نەکردووە کە هیچی نەکردووە تکایە کاتم تەواو بەش کاتەکەم بۆ زیادکە تێرگەێنم چۆنە ببۆرە کاتی ئێمە تعدید کراوە بەڕێزان ئێمە ناتوانین کاتێک کەسێک زیاد بکەین و کاتێک کەسێکی دیکە وەکو خۆی بێ ئێمە ئەمانەوەی لێرە عدالەتە بێ عدالەت لە پەیوەندیەکانە بڵێ فەرهاد زاخود گەرمەیە کاک فەرهاد کەرم کێ کاک فەرهاد کاکێکار شوانی باشی گەلێ سپاس بووتە تێلەڤیزیۆن خۆیکێک کێم کێ دێ باش بیت کاکێکار شوانی باشی سپاس تێلەڤیزیۆن خۆ بچێکم کێ داخوازم سرک بازانی جارێک دی خۆم ڕاشن کردرا ئەگەر نه کوردستان دێوەتی سووریا و تونس و لیبیا لێ بوو دێوە لێت و دیگه که کار ایل سرک بازانی دی ولاتی پرده بزنی هکه پیوی آنده گیره بتا ولات دی برف قیران هکی مترسیدار رچتن بۆچی دێمە ترسیدا یەلایەنی دیچنە ئەو ژێکی بانگەشێت کەن بێژن ئەمژی کورتپەروەری دیتناتە بوو نخیر کار او لاین دی بس یه تند و تیجی و بلبلی فمنا ولات دی برف مترسیداری رچتن ما گوت ئەگەر تێلەڤیزیۆن خۆ کێم کێ کاک فەرهاد بەڵێ بەڵێ بەرزان پێمان باش هەر کەسێ پەیوەندی بکە دەنگی تەلەڤیزیۆن خۆ کێم بکەن ji ber ku vêrê kêşên teknîkî derkevin eger kêşên teknîkî nebin bila hemî deng dabaye lê kêşê teknîkî derkevin serinca xwe neşîne ku kak Ferhad Dirisayî bêjin balê pêşawa li Kerkûkê fermû ئەم کاتێ باش کا خۆشان ser çawm دەست خۆش بۆ تۆرەجانەتان بەڕاستی تۆرێکی زۆر چاکە لەم کاتەدا بەڕێی من کات هۆکار بەڕاستی هەر ئەندام پەرلەمانێک خۆی کاندید بکە ئەگەر سەربەحیزان بێ لە 100% دەنگەکان بەهەدرە ڕوا ئەگەر پێم وایە کە خەڵکی خوێندەوارمان هەیە خەڵکی دکتۆرامان هەیە خەڵکی لە هەموو بوارەکان هەمانە خەڵکیشی بەلایەن با خۆیان کاندید بکەن خەڵک دەنگی پێ بدات ئەوە دەتوانێت باشتر خزمەتدا خەڵکی فەقیر و هەژار بکات لەبەر ئەوەی ئەوانەی کە لیستی حیزبەکان تەنها بۆ حیزبەکان و بەرژەوەندی خۆیان تایبەت بۆ خانوو بۆ شوقە بۆ ئەرزە بۆ پارە خۆیان کاندید دەکەن ئەنا دەبێ ئەو دوێنە کەشتەوەرەکە پێرە کە تەوەرێکی جوان بزانم زۆربەی زۆری ئەو ئەندام پەرلەمانانە تەنها بۆ بەرژەوەندی خۆیان و تاکە شخصی خۆیان لە حەول دەدەن ئەنا من پێم وایە بەڕاستی بۆی کە هەر کەسێ خزمەت بکە دەتوانێت خەڵکی بێلایەن بێتە پێشەوە بەڵام شێرزاد لە شاری سلێمانی فەرموو مرحبا کاکە سەر چاوم کاکیجان دەستخۆشیەوە تەوەرە لێکم سپاس بۆ تۆ کاکە سەبارەت بە دەنگان خەڵکی کورد احتیمای بۆ وەتەنیەت نەماوە لەبەر ئەوەی کە پارتی و یەکێتی ئەمەنە تەزویرات ئەکەن ئەمەنە تەزویرات ئەکەن بەڵێ ئێستا خۆیان پەنایان بردۆ بۆ وەزارەتی ئەوقاف داوا لە مزگەوتەکان ئەکەن ئەڵێن بە خەڵکمان بۆ بڵێن لە نوێژی جومعانە بە خەڵک بێت بە پیری دەنگانەوانێ بەڵام ئەگەر ئەوان تەزویر نەکەن و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و نەزیه بێ بۆ پێویست بۆ ناکە کتابکەن بۆ وەزارەتی ئەوقاف و لە خوتبەی نوێژی جومعانە مەلاکان بە خەڵکی بڵێن بڕەنچن بۆ دەنگان ئەوە نیشانەی ئەوەیە کە خۆیان پەنا بۆ تەزویر ئەبن بەڵێ تەماشاوانێ نینجا بێگومان تەوەرەمەل سەر تەوعیا مجتەمەی تەوعیا تاکی بیرکردنەوە تاکی ڕۆشنبیریە تاکی چییە هەڵبژاردن بێتە کرنگەلو
آیا خلک که دنگ خواب همو مرحله دنگ خواب حزب کده باند کاندیدین حزب کده ددم کده ای بخور اخنا الوی حزب هیا حزب و کوپیوس کارنا کده ای مدنگ خوب ده کارنا کده که وقت حزب آن دام مقدس سرناوی طاپ کربید حتی بس دنگی و حزب دنگ خوب بدد آن پیوسته تا که اگر حزب پابندی اوامر و پابندی برنامه خوی سیاسی نبکو بو خلیق طرح کربید آیا خلیق چی بکد پیوست نکد خلیق زخته سر به حزب چه کدی تر دنگ خوب ندته بدیل و آلترناتیوی بو چه کد آن حتی حزب بیتر باج بیت خرابی تمام بله اوین الشارع ولی فرمو برابر که باشتر بله دست خوشی با تاریتن سپاس راستی که کار هرما کردستان هر کسی آزاد بیر بکته و بیر نکته و دنگ خوب داده چه حزبک و چه لانک و چه کسکی و چه مالباتکی هر کسکی آزاد هر جیتی بیکن لما هم ببینیم به هرما کردستان کسان روشن بیر کسان دوست و کسان دیار ناف هرما کردستان جهان دیاره او بیر بکته و کی با کی کار بکته کی حزب یا دیاره کار کریه با تاکی هرمی کار کریه با خون شهیده کار کریه که هر کسی که هرما کردستانه بیداش نبیتن او دیشیتن دنگ خوب دیتا و شخصه ام دبینین هم لانه و هم برادمانه هم لانه حزبی دنگ خوب دیتا که نیتا که بس رخنک من هایل او حزبی کردستان دیزیجن کوی گرچو دبینین دبینه اولا اولا کره بونمونه خلطیانا کره یعنی چوی دنگی زیادیانه تابیده نخیر بلا او نکن چکو جیران مروبه دولا من بیدن ام دیشین بین جیران خو بله باوکی احمد لقضیه بردارش فرمو کاکا کار چاوانی سر چاوا گلکی بخیر باشی وضعیفه از باشم تو چاوانی السلام کاک هذا كانت بالنسبة انتخابات على برنامج ونيا بله تو دنگی خو وقت دای دنگی تا رزن نهایت گرتن گلو دی چی کی خدي كاكي صار من دنگي خدايا بس اسبشيمانم دنگي خناده مثلا يعني خرد دروات كان بو تو پشیمانی انتخابي دين بانگشات كان عم دربچين دي هو صاف كاين وهو ساكن وبشتي انتخابي خرد دروا شبو تشكسانا كان اي شيء لكا مثلا ده برلمان بغداد كاكا كاتو جوين دوا مثلا ده برلمان هيا تكري البكورت بغداد او سن صاله ما ديسه تشل جيبتنا كان خر بس فاردي هنا يخونوا وفقير جيبلاو استاذي دي جوابي من دوامات جوابي من دارت بيجو او 10 سال عندنا برلماني ما تشتكيين البغداد هيك نكينا تبو تكسانا كان خضروات كان بله بام احمد سرنجا خاطر آزادی بیشی بس عندك مصطلحتين نجيب كارنين دي جليك باش بيد بله برحال آرام زاخد گرمه کای کرام الو ایواری باش کار باشتر بوته کار من ویل جواب فرهادی زاخو بدم گفت دیوکی سوری نظام کی ولی کار مقروق بچد که سوری او دولتین دی مصر یتولی هاتین او سروکن ما یا صوم وفوان بوریش ما سر در صلاته اگر بمینید دیولت و صادفاش بمینید تو پاتر کن دیولت و نسبت دنگ ما مخابن دنگ ما او کسی ما دنگ خودانه خیانت المکر خیانت الباجر خواهی خیانت الگل کاکرب دروش قصدی و زیبا حکم دنگ ما بلاش چون آمده چه سر کرسی که ویدیش نار را بنو تو بچه بیجه من دنگ خدا بیتا جاره که هر همه پیتاپانا کنم کسی دنگ خودانش قصدی همیتش بلاش چون به هم او کسی ما دنگ خود دانه همی برپرسین پارتی و اندامیتان آدی همیشش قصدی که نوت استاد او بنو کسی حزبات پارتی را ما دنگ خودانش قصدی بلاش چون ما زه گلک ضرر کرو ما گلک پشیمانو اب چند بیو گلک سپاس بله روج لري فيديو سكايب اه لشاري سليماني فرمو كايك روج سر چاو من دەربارەی بابەتەکەتان ئەمەوێ یەک شت بڵێم ئێمە ئەمانوێ هەمومان بڕۆین بۆ دەنگان ئەبێ بڕۆین بۆ دەنگان چونکە ئەگەر ئێمە نەڕۆین بۆ دەنگان کەسانی گەن لە جیاتی ئێمە ئەو سەحە لێ ئەیە یعنی بەڕاستیەوەش کارێکی قێزەونە و داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەم نوێنەریان لە هەموو شوێنەکانە هەبێ هاوکاری یەکتریکەن بۆ ئەوەی ساختەکاری نەکرێت بەڕاستی ئەو ساختەکاریە نازانم کارێکی زۆر قێزەونە یعنی ساختەکاری چی لە وڵاتێکی وەک ئەڵمانیایە کە ئەڕۆی بۆ دەنگان لەوێ چاودێری سیاسی هەر لێن نییە چونکە لەوێ کە پێی ئەڵێی چاودێری بۆ لێن نییە ئەڵێ ئینسان چاودێری بۆ بەسەرەوە بێت هەر کەسە ئازادەکە دەنگ بە چلایەنەکە یعنی ئەوەی کە لە موسڵ کرا زۆر بەداخەوە ئاڵێم بانێتە ناو کوردستانەوە
هەمومان با بە یەکسانی بەتوانەوە بەهێزی خۆمان و لایەنە سیاسەکان بڕۆین دەنگ بکەین چێ زۆری هێنا ڕێز لەو ڕێی ئەو خەڵکە بگرین و بێتە سەر حکم و دەسەڵاتمانکە بەڵام تکایە با تەزویر نەکرێت و زۆر سپاس. بەڵێ کارزانمان لەگەلە کارزان لە چومانەوە فەرموو. ئێوارە باش کاکەژە باشتر زۆر سپاس. بەنسبەت تەوەرەکەتان بەڕاستی ئەوەی پێویستە لەسەر هەموو خەڵکی کوردستان بچنە سەر سندۆقەکانی دەنگدان و بە ویژدانەوە دەنگەکانی خۆیان بدەن چونکە بەڕاستی ئەمە پاشە ڕۆژی هەرێمی کوردستان دیارەکات و ئەو پروپاگەندەیەکی ئێستا هەیە بۆ هەڵبژاردن بەڕاستی هەموو مستقبل و داهاتی کوردستان دەتوانم بڵێ مۆدەهاتووی ئەو حیزبانێک ئێستا لە دەسەڵاتن پابەندە بەو دەنگدانەوە بۆیە بەڕای من پێویستە لەسەر هەر تاچێکی کورد بە ویژدانەوە بڵێن دەنگەکەی خۆی بدات و بتوانێت بە ئازادانە بچێتە سەر سندۆقەکانی دەنگدان و چێک پێ باشە بەویستی خۆی هەڵی بژێرێ و زۆر بە پاکانە و بە دڵێکی فراوانەوە. بەڵێ سپاس بۆ تۆ بەڵێ بەرزان هەما ئەلی لە سەرتۆری کۆمەڵاتی ئەنووسێ هەموو هاوڵاتەیەکێ بچێ دەنگی خۆی بە ئەگەر ناشیە ئەڵێ باخۆی دەنگێکی خۆی بسووتێنێ پێش ئەوەی ئەم دەنگی ئەو بەشێکی دیکە پڕ بکرێتەوە. هەروەها دەبان کاک دەبانە و سەرنجی خۆتە محەممەد خالیدی شانووسەی ڕەنگە ئەم هەڵبژارتنە خەڵک زۆر بەکەمی بەژێری هەڵبژارنەکان بکەن چونکە خەڵی زۆر بەکەمی سەردانی بنگەکان دەکەن بۆ دۆزینەوەی ناوەکانیان. هەروەها ڕەوان شەفیقیش تەماشەوان نیژان نووسێ کە پێویستە هەموو تاکێک بچێ دەنگی خۆی بدات لە پێناو ڕێگرتن لە تەزویر و ساختەکاری و ڕێزی چاودێرەکان زیاتر بکرێ. هەروەها هاوڕێی کەرکووکیش ئەنووسێ ئەبێت خەڵێکی بە بەشداری هەڵبژاردنان بکە ئەگەر بەتاڵیش بێت بابڕۆم بۆ دەنگدان من لە هەڵبژارتنی ڕابردوو لە کەرکووکی ئازاد دەنگمدا بە لیستی کوردستانی بە پاڵێوراوێکی یەکەتی بەڵام زۆر بەداخەوە کە ئەنجامی هەڵبژارنەکان کۆتایی هات ئیتر نەیان ناسیمەوە بوویە من زۆر پەشیمانم لەو کارە بێگومان ئەم بەڕێزە خۆی ڕاستیەکی خۆی وت زۆر جار لە کاتی هەڵبژاردنان بەڕێزان ئاگاتان لێ کەسێک دێت ئەڵێ من ئەوەندە دەنگمدا ئەوەندە دەنگمدا ئەوەندە دەنگمداوە ئەو کەسێکە حەقی یەک دەنگ هەیە بێگومان ئەمە پرۆسی دموکراسیە دەبێت ڕێزی دەنگی یەکتر بگرێ ئەو کەسانە تا چەند دەبێت فعلەن دەنگی خۆی بدا ئەو دەنگی کە ئەو ئەداتەوە ئەو دەنگی کەسێکی دیکە کە بە ویستی ئەو کەسانەدا بە ویستی خۆی تەعامل بە دەنگی کەسێکی دیکەوەکە بڵێ هێمن لە شاری سلێمانی باشی برا بەڕێزەکەم سەرچاوم دەستخۆشی و بەرنامەیەتان لێغم برا سپاس کاکێ من بەڕاستی NRT جێ کردوەوە لە دڵی هەموو کە تاژیشی کووردە ئێمە لە خزمەتی هەمووتان داین فەرموو بەڕێزی وەڵی برا بەڕێزەکە من بەنسبەت دەنگانەوە هیوادارم هەموو کەسێ بڕوا دەنگ بات یعنی بە ویژدانەوە دەنگ بە تێگەن ئەوە نیسبەتی من پارتی قەت ناڵێ من پارتی ئەزانی چۆنە قەت ناڵێ نایەڵێ لەسەر کورسی لا ناچێ ئەوە دەسەڵاتی پارتی ئەو هەیە ینی لەسەر کورسی لا ناچێ ئەڵەی کڕویانە تێگەی بەڵام ئەوان ئاڵێن خەڵک دەنگ بێمەدا لە بەرەوەی ئێمە لێرەین بەڵێ ئەوان ئاڵێن خەڵک دەنگ بێمەدا ئێمە بە پێی استحقاقاتی هەڵبژاردن ڕۆیشتینە دەنگ نییە براکەم دەنگ نییە هەموو شتەکانیان تەزویرە تێگەی هەموو دەنگانیشان بە تەزویرە بەگلادیشیە چێ دەنگ بە پارتیاخە بەگلادیشی چ پەیوەندیشی بە کوردستانەوە هەیە بەگلادیشیە چێ پەڕۆی پارتی بەردەکاتەوە لە هەولێر ئەو شتە من بە یانی بەڵێ تەماشەوانی نیجا فەیساڵ لە شاری هەولێرەوە کاتت باش سەرچاوم باشی برای بەڕێ سپاس کای فەیساڵ فەرموو دەستخۆشی تەوەرەکە لێ یەکەم بەڵێ سپاس فەرموو زۆر سپاس بەڕێزی کاگە کاربێ زەحمەتێکە کاتەکەم بۆ زیاد پێ و سپاس دەکەم فەرموو قسەی خۆ بکە زۆر بەڕێزی سپاس دەکەم کاگە کار من یەک پرسیار لە مامۆستایانی ئاینی یەکەم یەک داواکارم لە مامۆستایانی ئاینی پێش دانگدان لە مینبەرەکانەوە لە مزگەوتەکان لەسەر مینبەر هاوارەکە ئەڵێ هەچ کەسێک دەنگ بە حەزبێک بدا سوڕیش بزانێ ئەو حەزبە دزیەکە گەندەڵیەکە ماڵی خەڵکەخوا گوناحبارە بی لە هەمان کاتیشدا کە کاتی دەنگدان دێ ئەو پێش دەنگدانەوە قسەیاکە کە کاتی دەنگدانیش دێ دێتە سەر مینبەر هاوارەکە ئەڵێ خەڵچینە بڕۆم بۆ دەنگدان چکەوە حەقێکی شەرعی خۆتە لەبەرەوەی گوناحبارە بی پاشە من
پرسیارێک لە مامۆستایانی ئاینیەکەم ئەوەی لە چی ئەوەی لە چی بۆ سەر لە خەڵک ئەشێوێنن بۆ سەراحەتەکە ناڵێن بۆ خۆیان لە خواکەنەوانیش بەڵێ ئەیاس لە خانەقین لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە کاکە یاس فەرموو ئەم کاتەوە باش کاکە سەر چاوم دەستخۆشی بەڕنامە گەولیەکەم زۆر سپاس قوربان وەڵی من لە خانەقینەوە بۆ دەنگدان لەخوا بەزیامە یان سەرخێزانی ناو یەک کەسێکمان نەبوو لە دەنگدانە زۆر سپاس بۆ خوش ئاگەم کە دەنگم نەبوو لە دەنگدانە لەبەرەوەی ڕاستی هیچ حزبێک نییە ئێستا هەر بە ناوی دەنگی پێ بدەیت لەبەرەوەی دەنگ هەرکە بەکیادی لەسەر کورسێ دانیشت فکر بە کەسێتر ناکاتەوە ڕاستی ئەمە یەک دووش سەتەها فەقیر لە کورسانە هەیە لە برسیان مردووە کەسێک ئەوڕێگانێ ناباتەوە ئەی کاکەوا چۆنە بێ نابێت تۆ فکر لە بەملەتی خۆت بکەیتەوە ئاخە تۆ مەسوولی ئەی مەسوول نابێت تۆ فکر لەسەر بەملەتی خۆت بکەیتەوە ملەتەت لە برسیان مردووە سەتەها یعنی من ڕاستی خۆم حاسی خۆمانێ نانیە بیخوا ئەی کاکە تۆ مەسوولیە بێ ئەبێ سەرێکی لێ بێ فکرێکی لێ بکەیتەوە نابێت تو بەس بۆ گیفانێکی خۆت و با خەڵکی خۆت سیرکەی ئەیتر منەوە ڕاستی نازانم چی بڵێم دووبارە سێباز سوپاس ئەو خۆیان کە ناو من و لە هیچ دەنگدانێکان نەبوو زۆر سپاس بۆ ئێوەش دەستخۆشی بەڕنامە داشتی خۆدای بەسەرنجی هاوڵاتی بۆ لە خانەقین بەرزان کە جێتان لێ بوو بێگومان چەند بێئومێدە لەوەی و چەند کە ناویان نهاتووە و ئاڵەیەک پێم باشە کە ناوم نهاتووە دەنگ نادەم لەبەرەوە و بەرپرسە نێمە دەنگی بوادین بەرپرسەکان پابەندی خزمەتکردن نابن پابەندی باڵێنەکانی خۆیان نابن ئەو بەرپرسەی پابەندی باڵێنی خۆی نابێ ئەو پەرلەمانتارێک چێتە پەرلەمان سوێند ئەخۆوە دەستە خاتە سەر قورئان ئەڵێمە خزمەتیان گەلەگەم پابەندی سوێندەکەی نەبێ بەرەزە هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئەو سوزەی کە بە خەڵک داوە لە ڕووی هەستی نیشتیمانی و نەتەوەیەوە ئەمە تا چەند فعلا دەبێت لە پێچینەوە لەگەر بکە ئەن خەڵک دەبێت چی هەستێک هەبێ ئەن چ مووقفێک هەبێ لە بەرامبەر بەرپرسانە ئەگەر ئەم بەرپرسانە بەم شێوە بڕۆ خەڵکی جارێکی دیکەش دەنگ بدا ئایا خەتای خەڵکیش تێ بەڕێهێوە یان نا بەڵێ سەربەست لە شەرە لێرە فەرموو ئەو کاتە باش ژیان کاک سەربەست ئەو کاتە باش سەر چاوم هەموو کاتێکیت والله بقناعتي من واستكم يعني وانا هر سيستمشي دا بريجت لكردستاني ما واستكم من براستي سواء هم يعني مافيا كوملك كس بيكات وهم مافيا او بدوري او كرسي ميزا سورين وبس بو بارخ واردن وبس بو خوبيجي عندن بس بو يبرون لولاتان باشا فرقي انه انسي لروي هبوني بارا يعني بو من نبي دينارك من نبي لما دازار نار نبي سكن في بمعيادة بو اوان بمليون دولار لما على كان اخوان صرف كان لولات انا بسن راب ويرن راسا وراسا وحكم راني بو شويه يا كريت اخوا بله دنگ بدين بچي دنگ بدين بچي اوي لدواي بيدت احتماله مواستكم زور لو خلاص ربيت لو كي سنه سر حكم براستي لبرو الثقه انما بهيت نوعك الا غير بله بارزان للشيخان قال كريمته ام كاتب براج برزم السبارات بعد شو دنگدان براي من وكرايك حولاتي لقزا الشيخان خلقك بچ بۆ دەنگدان زۆر باشترە بەس خەڵک بچێک خەڵک نەچێت کەچێکە خەڵک نەچێت کێشەی ئەوڵام بۆ دروست دەبێت هیچ کارێکمان بۆ نایەتەکردن لەبەر ئەمە خەڵک بێزارە ناچێت بۆ دەنگدان بەڵام ئەگەر ئێمە بچین بۆ دەنگدان بە دڵنیاییەوە هیچ کەسێک ناتوانێت تەزویر بکات بەڵێ ژەت ئەمە بەڵێ کای بەرزان جملێتە من هیوادارم ئێمە بچین بۆ دەنگدانەکان وەکو چۆن بە ئازادی بچین بۆ دەنگدان ئەمە چەندی چەند ساڵ ئێمە دەنگ بە دوو حزبی فەرمانڕەوا دەدەین حتای سێکمان بێ نەکراوە بێئومێد بووینە بەڵام ئێستا حزبێکی تر حزبێکی قەری معارەزە هەیە بەتایبەت لە بزنەوەی گۆڕان با ئێمە بچین دەنگ بە حزبی معارەزە بدەین بەتایبەت بزنەوەی گۆڕان بدەنە چۆن کار نەکرێت یان ناکرێت با ئێمە بەهەنجەر بینین ئێمە هەر حزبێکمان گرتووە یان ئێمە ناچین دەنگ نادەین ئێمە بەرێ ڕابەر لە شەرە لێرە لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە کاکی لابە بله شیرین زاخود گرمه کرم که الو شب بگاری باشتر سپاس بوده راستی برنامه گیجی خدایا خب برای کاسا بارد دنگدانی هم خلق دحومت هل بجیرن یا جد حزب هل بجیرن اگر خلق نبت نحومت هل بتو نحزب هل بهابن بله بجو یال پیدیاس خب دیدم چرا دنگدانی
نظامی رو خون ارتاح کرد بونمونه از وقت دنگدار که پارتی نکرد لاینگره وقت دنگی به پارتی تنیدم اگر نه چه حزبو اصلا اگر اندام که پارتی بس دنگی به پارتی دم اگر اصلا دنگدان بدیل پارتی نبودیم حتی دنگی بوی دیدم اول یکی اگر بدیل نبود به دنگی دی که بونمونه اگر دنگی بده به حزب اسلامی بری اسلام بین انقاح اسلامن یعنی پیدینا که دنگی بده به حزب اسلامی یادی اگر دنگی به قرآن کدم قرآن پاشماوی کتی نفسی چه خرابی کتی که نه قرآن بشی داره همه خرابیات خوش سبب بری هنگی قرآن هیا یالگلی کتیه یعنی بدیل پارتی نه لا مجبور دنگی پارتی بدم اگر برای قبل ما حزب امیادا پارتی دیشت بومن خدمت اکیت اگر چه نبود دیشت یعنی نینه دو بالا سرنجاته بگمان هر بینارک آزاده سرنجا خانیشام ده برزان بگمان لکرد لیسای کردستان ده هل بجار نکن نزیک بناسه هل بجارتن هل بجارتنی مجالسی محافظات انجمنی پارێزگا کان هی پارلمانی کردستان سروکاتی هریمی کردستان کتا اساش کاندیدی سروکاتی هریمی کردستان دستشانه کرا بو هل بجارتن بگمان پیمای امرو اپوزیسیون کا بتا بوی پرسی کاندیدی خویان بو هل بجارتنی سروکاتی هریم دستشان بکن برای ام هر سال بجارتنا بگمان اگر بشوی کی باش برای بچه آیا تا چند اتوانه نقشی سیاسی لهرمی کردستان گورانکاری بسر بینه آیا تا چند اتوانه ترازوی هزکان لکردستان آلوگوری پی بگیرید آیا اگر هزی که معارضه بردوا او هزانه لده صلات دارن لده صلات نو هردو پارتی فرمانروایی لهرمی کردستان آیا اوان آمادن بشی که دموکراسی و آشتیانه دستا و دستکردنی ده صلات بکن لگر هزی که تر آیا دستا و دستکردنی ده صلات لکردستان برای و اگر به پیش حقیقتی هر بجارتن به آمادگی لو هزدن ده بله محمد بازیان آفرمو ام کاتو باش کاکا سرچاوم کاکا کار من باش به حالی خۆم لەم هەڵبژاردنەیە بە هیچ شێوەیەک جەنگ نادەم چونکە لە هیچ لایەنێکیان ڕانابینم هەر لە بزوتنەوەی گۆڕانەتەگا پارتی دیموکراتی کوردستان ئێستاکە من ماوەی یەک هەفتەی ئەمەیە پەیوەندیکەم بە کەناڵی کێنێنەوە هەر جای پەیوەندەکەم نادرێتەوە کۆمەڵک لێی زۆرم دیانەیە دوێنێ کەسێکیان میوان بوو لە بەرنامەکە سەبارەت بە هەڵبژاردنەکان بوو من زۆر ویستم پەیوەندی پێوەکەم کەچی جوابیان نەدایەوە چەند ڕۆژیش ئێستا هەروە جوابی پەیوەندی من نادرێتەوە من لێرە گلەیە لەوان لەم کەناڵیەوە یەکسەر جوابی پەیوەندی ئەدرێتەوە دەستخۆشتن دیەکەم دوایەوە ئێستا من بەش بە حاڵی خۆم لەم هەڵبژاردنە ئێستا بەنیازم بچم لە شوێنەکانی نیەکردنەوەی ناوی دەنگەران ناوی خۆم بسڕمەوە ئەگەر بکرێ من ناوەکەی خۆمە سڕمەوە کاکە پێویست ناکەم من کەس بڵێ بە ناوی تۆ دەنگەردێ من ناوی خۆمە سڕمەوە و بەی شێوەیە بەژایی لە دەنگدانە ناکەم لانی ئۆپۆزیسیۆن چی کردووە بەسیان بڵێ هەموو خەڵک لەو کاتەوەی کە لە دوای حەفەی شوباتەوە خەڵک بێدەنگ بۆ خەڵک مردووە لەم شارەوە لەم وڵاتەیە خۆپیشاندانێکم پێ بڵێ 200 کەس بەڵێ بەرزان زۆربەی پەیوەندەکان بێگومان هەیە بەڵام زۆربەیان پێمایە ڕژبینە لەوەی کە بۆ دەنگدان بۆ ڕەوشەکەوایە بۆ خەڵکی ڕژبینە بۆیە بچێتە سەر سندوقی دەنگدان ئەمە پرسێکە بێگومان جابەکەی لەلایەن ئەو بەرپرسانەوەیە کە بە دەنگی خەڵک لە پێشتر هەڵبژێراون بەڵێ پشتی بێنابەرن سەر هەمان تاوەرەم دێ بەردەوام بێت دوباره صلاف جان سرتوری کمالاتی ریبار نپاخی دبیجه تزویر مکرد انگه تزویر نه تکرن هر وها شوان ناسیحش علیه من کسیان به دلینا کم و دنگ به سر جمله نکانه دم همش بگم سرنج خویتی هر وها شیرزاد مصطفی دبیجه او هاولاتیانی سر به حزب کانی بگم دنگ بولای خوی اندادن بالام بو بلای نکان تنها متمنه به سر بوچونی بو دندان لیره راگاندنی بلایانو او پاک دوری باش دبینه هروها دیلمان آواتیش انوسه لم کردستان دنگدان هەڵبژاردن هیچ سوودێکی نییە چونکە هەمووی تەزویراتە سەرجەم ئەو وڵاتە بێ صاحبە و ڕاپەرین دژی ئەو حکوومەتەوە کۆ خۆیاڵی بێگومان هەروەها سەرنجێکی دیکەشەیە ڕێزان کەشانی ئەزبوارم دەبێژە من دەیم بۆ ساوری بارزانانی دەدەم چونکە خزمەتی زۆری کردووە بۆ میلەتە هەروەها ڕوژین ڕاهیمیش ئەنووسێ خوا بمگرێ دەنگ نایە بێگومان هەوە سەرنجی جیاوازی هەوڵاتیان بۆ بەڕێزان بەڵێ عباس دوکی که باز سرنجات چای اکثر تاوری مگلو دست خوش صدا کارچانی باشی از باشم و تو چوانی دوست بس راست برای که زور حساس بود وقتی که پیزبی داد این آخره لیازم امش بیش نکن و اگرم بیشم اگرم راجبین بین برابر کاندیدات خو پارلمانتر نتشته که غریبه چونکه مدید صدام پیشکاری هاد نکردن و هر وقت حتی گند ما منطقه ما گلک پارلمانترشن که نزواناش بجن هات درگیت ما دانا کارت موبایل داینامه توره داینامه بس دنگ خوب بودن پیش ما دنگ خدای پیش اینجا دا تلفنت ما قطع کرد و اذا بلاز جاری از باز دامن دیفچون دوانا هر کسی که بی بیدن دیولان که دامن از جاری تلفنش قصد پیش ناکم
وهر کسی جاجاج من جهاد بلا کس دنگ خونه داده پر رجان همیشه شده کرین دنگ و نامیس نایده کرین جد نامن شاید ممروف تلخوش قصة پیش کردم اذا بشكل كيما ماشيه بس كيما في وانجي كاخت خيانات المناطق خود كان وتناوي که هم بس ناف اندام پارلمانا که دید خوان زود سپاس بطاره بله سپاس بطاره بله ریبار لشاری کرکو که و که ریبار؟ برزگام کاتو باش سر چاوم بله فرمو کاتو باش همو کاتیک ممنون سپاس دەکەم بەڕێزگان من وەکو بێلایەن قساکەم بەڵێ دەنگدان هەموو کەسێ مافی خۆیە کە دەنگی خۆی بدا بس من دەنگ یەکێکە دەم کە ئیشم بۆ بکە بەڵێ من دەنگ بۆ پارتیە دەم ئەم جارە دەنگ بۆ پارتیە لەبەرەوەی گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ و یەکێتی نیشتیمانی کورسانش دروو ئەەکەن هیچ شتێکیان بەڵێ کاک ڕێبار حەسان لە کەڵک فەرموو باشتر کاک حەسان نسبت برنامه‌دار بشون دست که برنامه‌دار کن بله سپاس بس از بخور یعنی هر بیشتر بگو بعد در مدت بعد بیشتر در هر شرکت شرکت کات دادن خوب کردن را بیدن که بیشترش پارتیان پیومه یا باتشتار شرکت خانه و یادی بو مسئله بگو به هر کس حزب که ترابی حزب نباشن حکومت ده یعنی باشن به خلق ده هر حزب که باشن دی خود زیادتر نه یعنی بگو به پارتمان بیشتر هر بس مثلا یا بو جماعت کردن یا بو ملت خود کردن پارتی جلوانی دی نگیریم اجام حاضرین یعنی فیدرین مالا بجید پارتی بینو ام بخول حتی دمین نوچین دیگر پارتی بینو ام بیتشتی کابینه کن هذا حكاوي بهذا من شعبي خير بلد بس حزب ما لو تربي قبل هاتي الكردستان خير كده يجي في أجيب له بالبلا وارتشاف أنا ميت الكردستان ده هاتوي كره كردستان از كره كردستان يجي كتشتبيت التفاصيل تشتبيت حاجة تو بالشباب يجو يجي نوبين كذب حاجة بله هوشال دوی که کرم که کاپچوانی باشی از باشم سپاس سابارت های برادری سلیمانیه بله گوتی تزوید تکرن و نزاچه اوسا یوان بس تکدانه اگوی که زنگ برن ده بشی تزویده خب بچه وقتی از زنگوت بنا بین تزویده يعني بديت ناتا أبجي بروباغندا كده دي جي كادو يعني كده تزوير نينا لا تزوير نينا يا شمال همین زمان که کلیه که از کردستان روزگار کلیه ولی شدی دید ناتا که روزگار کلیه کای کشیار همین زمان مالا مستقبل روزگار کلیه ای باشه گلی انتفاضه بمليون خلق رابوا وش بيجي بله نه من هاوش کم هاوش که بس همین زمان نخوشی که بریه شرابه کردستانه نه مالا بارزان ده زنگانه ده پارتی در کردیم پدر کرسیاده اینی به همی آموزش نده من تزوید کریه بله أهرام لشقلة كايك أهرام فرمو كايك أهرام صرختنا ما دياله كيفيل كيفه الو بالي الو بالي فرمو كايك أهرام ما أهرام لشقلة فرمو برحال برزان گلک سرنچه نه بگمان جبریا چند کل دو که پیک هیچ قادره که ناوندین حزب که پرسه که زور سرنچ راکش و بالکش کرد که فعلا قادره حزب که هایداری روش حزبی است حزب کم بی کو ناویو کسی بینم و ناوی حزبی که اوی سرهاتی بو بیجم که چم دلیویه کسی خوب سروی عشیرات زانید هنگی رژیم بعث هبویه رژیم ملکی دیفی که بونه اول پال رژیم بویه روزه که پیشمرگاتی نکه بالعکس پیشمرگی کشتن انفال کریه کردستان سنا بالگهنه لتوانان لنافلیسات انفالچیان بگمان نوید هات که لدادگاه بلنده عراق کوه بهت گرتنش برگو خیانت اجتماعی نتوی کریه نه لدهوکیه معزز مکرم اوی گوت شبرکو ما امولتینه شبرکو او سروک عشیرت که او بتنه دکاره دنگین عشیرت خو خور کنترل بکه بلای نک سیاسی
آیا دوی گاویش دگری جران اوت تبکارینن دوی دنها دا عشیرت به هزاران گنجن و عشیرت کسین خوین دوارن نیشتیمان پرورن کرد پرورن انسانیت وطنینه انسانیت کفوئن آیا اوه بدیتناوا اگر همی گره دایبن بیرکردنا شخصه که اف شخصه گمان سر هیا ملفات توی هنه ناویل دادگاه هیا بگمان رابردویی پاکشنه بوی ملتی آیا تین چت بجنه که اف کسا فعلا همی توی بیت به پابندی وی دنگی وی کسی بن پابندی عذابی کسی بن آیا اولین وی کسی کارتی نبوکم کرنا دنگندی هیا چند اوت فعلا دبر جوان گشت خلکی دایا بگمان اوه پرسه که گرینگه و سرنجایجی بخلکی کردستانه باله كيفي؟ فرمك كيفي كده ديال ما؟ الحريري ضرر الحريري كرمك بله كاك اسود ولا يحكي بارتي در رأي خو بيشن بو جنوبته بله اما كو بارتي همه بساني بارتي حزبك شورش غير وخبات غير كردستانية وبدرج همه حزبك خبات كرداتية بود به كردستاني دا ودرجاية تمن خو پارتی خبات با روزگاری کردستان و گران ناخچه داورای کردستان کری و نک بس همتنه و کلانگیری پارتی بل کلانگیری چند حزب دیشی آماده ندنگ خوب دن پارتی و هم حاضرین به روح و گیان دنگ خود دین پارتی بو مثلا تاثیر گرن فلان و بوانیش حتی گوران یا ساق بید خروقات به هم تل بجاردنه دا اما حوله رو سدهوگ خروقات ناهی نکریم هل بشارتنی ده لبری ویده حزب کار راست درست یا حکمران ادواد پاریزگاه ده اما سلیمانی یا تکل بو یعنی حکمرانی که تکلت ده هندی یا سرما بیتن ویره چه جارا بيجي كي بيجمان برزان إساش كوشر جلمل زاخول ريا فيديو سكايبي كاي كوشر تورافشي چا دو شوبيني دنگ در چا گرنگر رز دنگ داری بيتا گتم ديت ناتا دیدنام ریز حتی وی گاوی بو ماکی باش ریز دل دنگ دریاتی گرتم لزوربایا اوت پیوندی کری پیچوانه تو وزر کن اما بخوا رعیام بخوا امزو از حاسی که دپتی ماوی دیامن از بوی بوچناتش با خمیا بینو که کوتا نسبت عشیری آخفتی که کار بله اما بخوا زور پی وی امیدن اول دست بکا کردستانی الحمدلله اول همی بچه 3-4% دگدانی میبجینای الحمدلله هم زور پی وی امیدن رئیس دنگی متی دگیرتن ام خواست بینن رعیام ناچا دو که هولیره تا وی گاوه رضا کاباش المتی دگیرتن رضا کاباش دنگی متی دگیرتنه و همزور پی وی امیدن از خود بیش موینش دنگ دانه دنگی خانه داد او مروی کی به وفایا او مروی کی به وفایا لی اوی دو سه جارا دنگت خواهد تو اوی رزیل دنگ داری نگیری تزویرات و نگیرن تو وی چاد بینی باشه چاواز نزا چاوا ریز گرتن یعنی بچتن بوچ چاوا ریزیلی بگیرت ما دنگی خدان تن پلمانی اندام پلمان شوروش مالامه بد نوایا اندام پلمان شولیوی نینه ليه بس اندام برلمان بله بس ليه كايك كوشر اندام برلمان وقتی تدنگی خوده تا چند گرنگه او خباتی بکه جبوکو دنگیتا بفیرونه چه جبوکو کیش او گل او گازن دیتا لپارلمانی بهنا گوتو بیش کردن سردانا فعلا اگر که پارلمانتاریا سردانا خلکی بکه بزانا خلک چاوا یا چاوا لگور اوان ولاتن کو هل بجارتن تینا کنن کو پارلمانتار تی ده نه هل بجارتن بس پارلمانه تو بچیتا پارلمانی موچه که باشو کل گوری داوی داخوانی برزان حال انترنت مشوپانت سروکی که تیا پارلمانتارن بیجل کردستان 400 پارلمانتار هي انها خانه نشینکرینه مهانه نزدیکی 3 میلیارد دینار مهانه بو پارلمانتارن خانه نشینکرین تی تصرف کردن شبلی 111 پارلمانتارن حال پارلمانی هری که شاموچان 7 میلیون و 500 هزار دینار و جبلی گلک امتیازات دن این وراش چادو شپین بله سوران لکلاره و فرمو باش بله کای سوران فرمو همو کاتی کت كار لسر البجاردنەکان بەڕای من ینی ئەم ماڵبژارد ئەم هەڵبژاردنانەی کە ئێستا خەڵکیان پێوە مەشغوڵ کردووە تەنها بۆ ئەوەیە کە سیاسیەکان بۆ زیاتر دەرخستنی خۆیانە چونکە لەم بەڕاستی ئەوان بۆ هەڵبژاردننی پەرلەمان یا بۆ ئەنجومەنەکان تەنها ئەمانە ئەو کەسانی کە لەوێن بۆ بەکارهێنانی لایەنەکە بۆ ئیشکردنە بۆ لایەنەکانی خۆیان چونکە بۆ بەتایبەت ئەگەر بزانین لە مەسەلەی دەستورە هەموو لایەنەکان ئەندام پەرلەمانەکانیان پەراوێز خستووە چونکە هیچ کاتێک گرنگیان بە هیچ مەسەلەیەکی گرنگ لە کوردستانەوە هیچ باسێکی گرنگ
لە پەرلەمانە تێناپەڕێ ئەبێ لایەنە سیاسیەکان لەسەری ڕێکەوە ئەمەش پێم بۆ ئەمەش ئەوە دەرەخات کە لە کورسانە لایەنە حیزبەکان بڕیارە دەن نەک پەرلەمان بۆیە ئەندا پەرلەمانەکان بەڕای منە و چێشکەوە ێگرن زیادێ زۆر سپاس سپاس دەرچات لە هەڵە بچە فەرموو کای دەرچات ئێوانە هەر باشتر زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەش لێەکەم بەڕاستی جوار بەرنامەکە پێشکەشەکەی خۆشحاڵم زۆر سپاس سپاس فەرموو من لەسەرم دەنگدانە بەڕێزم هیوادارم هەموو کەسێک کە دەنگەیە بە هەر کەسێک نابێت ناوی ئەو شوێنە بێنێ بەڕاستی دەگەیە بۆ حەزبە و بەم حەزبە بەڕاستی نابێت ناوی بێنی چون باش ناویشێنی با حەزەکەی ناویشی بێن بۆ ناوی حەزبێکی تر تاوانەکەی کاتە بەڕاستی من لێرەوە خۆشحاڵم هەموو کەسێ بڕاتە دەنگ بدا بەو کەسێک کە خۆی حەزی پێەکە من شخصی خۆم دەنگ نایم کەسێک چون تا ئێستا شتیمانە بەری ڕێز دەکات لە شوێنێکدا دانیشم بۆ خۆم کە ژیانی خۆمی پێگوزار ئایا من دەنگ بم بە هەر کەسێک ژیان سەوگەرە بێ نەخێر کە بەڕاستی هیچی وان ڕاستی هەر وەکو هەر ئەوابم هەموو دەم و چاوەکان بێنە سەرشە هەر بێنە ئەو قسانە بکەن هەر وەکو چۆن بووم هەروە بووم چۆن لەدایک بووم هەر ئەگەڕێمەوە ژێر ئەو گوڵە و چۆن ئەبێ هەر ئەبێ بەڵێ بەرەزان لەسەر تووری کۆمەڵاتی هوشیار هۆگر ئەنووسێ یاسایەک دەربکرێت ئەگەر 1000 کەسێ یان ژمارەیەکی گونجاوی خەڵک ئیمزا کۆ بکەنەوە بۆ لابردنی هەر ئەندام پەرلەمانێک ئەو ئەندام پەرلەمانە لا ببرێت و کەسێکی کەی هەمان لیز بخرێتە جێگایەوە هەروەها علی محەممەدیش ئەنووسێ میکانزمێک پەیڕەو بکرێت کە ڕێگە لە تەزویر بگرێت پێم وابێ ڕێگە زۆرە بۆ ئەم بابەتە و کۆمسیۆن ڕێگە خۆشکەرە بۆ ئاسانکاری بۆ ساختە و تەزویرە مەسەرنجی ئەوە هەروەها ئەلجەزیرە زەرارەتیش بەمناوەیە ئەنووسێ زۆربەی خەڵک دەڵێت تا ئەم دوو حەزبە هێزی چەکداریان لە ژێر دەستدا بێتە هەڵبژاردن هیچ سوودێکی نییە تەنها ئەمان دووبوونە ئەم دوو خەڵکەی ئەرە تەزویش هەر باس مەکەوە خۆی ئەڵێ بەڵێ بەرزان مەتین زاخۆ دەبێژە باشترین چارەسەر لە کوردستانی بۆ هەڵبژاردنان یەک نینوکێن پەنجە بکرێتە پێوەەر ئەم نینوکە بووماوەی چەند ڕۆژێکی درێژ بکرێتەوە کە چوە سەر سندوقی دەنگدان نینوکەکەی بقەرتێنێت بەم شێوەیە تەزویر دەکرێت نەک دەنگ بە هەدەر دەدرێت بڵێ ولی تماشاوان نجا اما بگومان رای خالقی کردستان بوده کم تا زور خالق که بالا گله و بکه البجارتن خالق بچه دنگ دام بکره لبرای اگه خالق بچه تسر صندوق کانی دنگ بکره لجیای فراغ او دنگ خوی فراغ بجیبه لک تزویر کم اکرت و تزویر نکریم هاشا علی من دنگ فلان حزب هر هاشا زور بیان متشائمن علی دنگ ایتر اما دنگ نادن لبرای به امیدین همو کاتی دنگ دین اوانه که دنگی پیادین پابندی سوزو بالا نکانی خویان نبن امی ویدارین دنگ خالقی کردستانی به همو آراسته بچون انجیاواسه بلاینی سیاسی جذب كفيلا هوشياريا تاكل كردستاني داستك باجا خلق تيدي جهد او تجربه هالبجارتين بيرن كانوا كتشا هالبجارتين بدين امي فيدارين احزاب سياسي او كسن خوت هالبجيرن هاي داري جادبن حتى جارك دن صبهي لفيري خدمات باشر كاين هالشادبن او كاتتان باج لوليري بايترتوا هذا كم ليري اخر انه يخون بيشتري وفتن علاقات هذه يعني باشور بقلب فاتي علاقاتك براسيل